سڵاوتان لێبێت بنێرانی زاری کرمانجی مرشید برادۆستیم لە دیوانی قایمەقامەتی سیدەکانم دیارە ئەمڕۆ ساڵیادی بە قەزاکردنی سیدەکانە 2 ساڵ بەر لە ئێستا دروست لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لەلایەن کابینێ نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سیدەکان بە فەرمی دوای 9 ساڵ لە بەناحێبوونی کرایە قەزا و لە چوارچێوەیە و قەزایش گوندی کانی ڕەشیش لە دەشتی بەرازگر کرایە ناحیە من دەمەوێ لەسەر بە قەزاکردنی سیدەکان و ئاستی ئەوەدانی لەو قەزا و پرۆژە خزمەت گوزارەکان و پلانی حکوومەت بۆ ئەم شارە گفتوگۆ بکەم لەگەڵ قایمەقامی ئەو شارە بەڕێز ئەحسان چەلەبی قایمەقامی سیدەکان ئەگەر کاک ئەحسان هاوکارم بی کاک ئەحسان لەسەر بە قەزاکردنی سیدەکان پلانتان چییە وەکو حکوومەت و پرۆژە خزمەت گوزارەکانی ئەو قەزا لەسەر ئاستێکدا. سوپاس بەخوایەکێکتر لە دەستکەوتەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار کاک مەسرور بارزانی ڕاگەیاندنی قەزای سیدەکان بوو کە ئەمەش دوای بە قەزابوون کۆمەڵی خزمەت گوزاری بە دوای خۆی داهینا 2 ساڵ تێپەڕی لەسەر تەمەنی بە قەزابوونی سیدەکان کە زیاتر لە 9 ساڵ پێشتر نەحیە بووە لە ساڵی 1932 نەحیە بووە لە 2022 کرا بە قەزا. ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی دوای بە قەزابوون لە ماوەی 2 ساڵ کراون زیاتر لە 18 میلیارد دینار پرۆژە خزمەت گوزاری لەم قەزایەدا کراوە کە لە تەواوی سێکتەرەکانی ڕێگەوبان و هەروەها ڕێگا ناوخۆیەکانی ناوسەنتەری قەزای سیدەکان و ڕێگا دەرەکیەکان و هەروە سێکتەری پەروەردە سێکتەری تەندروستی و بانک و کۆمەڵە پرۆژە خزمەت گوزاردی لەم سنوورە دوای بە قەزابوون جێبەجێ کراوە. کاک ئەحسان بە ئامار لەکنتانە مەسەلەن لە سیدەکان بە گوژمەی چەند پرۆژەی خزمەت گوزاری جێبەجێکراون و پلانی حکوومەت بۆ ئەو شارە چیە لە ڕووی ئاوادانی زیاتر لە ڕوویکردنەوەی فەرمانەکانی حکوومەت کە دەبینین بەششی زۆری فەرمانەکان تا ئێستا نەکراونەتەوە لەو سنوورە. ئەو پرۆژانە کە لە دوای بە قەزابوونی سیدەکان جێبەجێکراون بە گوژمەی 18 میلیارد دینارە بەشێک لەو پرۆژانە کۆتایی هاتووە و ئیسلام کراوە بەشێکترشان لە دوا قۆناغی تەوابووندایە و سەبارەت بۆ فەرمانگانەکەەوە پێویستە لە ڕابردوودا دوای بە قەزابوون نووسراوی پێکراوە بەشێک لەو فەرمانگانە بۆ نمونوەکو دادنووس فەرمانی کردنەوەی گەڕاوەتەوە و هەروواکردنەوەی دادگاوە لە هەمان کارداکردنەوەی بەڕێوەبەرایەتی پەروەردە ئەوانش لە دوا قۆناغی کردنەوەن و ئەو شوێنانەی ئەو پێداویستانی تر وەکو پۆلیس کە بووە بەش و هەروەها بەرگری شارستانی کە لە داهاتوودا هەوڵەدەن کەوانش بینە بەش بۆ ئەوی خزمەت گوزاری باشتر پێشکەش بە دانیشتوانی قەزای سیدەکان بکرێت. پلان و بەرنامە ئێمە ئەوەیەکەوە بتوانین زۆرترین خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی خۆمان بکەین و بۆ پلانی ساڵی 2024 و 25 کۆمەڵشتی باش دانراوە لە بەرنامە چاوەڕێی وەزعی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان باشتر بێ ئەو پرۆژانش بگەونە قۆناغی ڕەزامەندی و بکەونە خزمەتی هاوڵاتیانی ئێمە. کاک ئەحسان تا ئێستا 2 ساڵی ئاپاری بەسەر بە قەزابوونی سیدەکان و هێنانەکەی ناحیەکانی ڕەش بەڵام تا ئێستا بەڕێوەبەری ئەو ناحیە دیاری نەکراوە حکوومەت پلانی چیە بۆ ئەو ناحیە و بۆکردنەوەی فەرمانەکان لە سنووری ناحیەکانی ڕەش و دەشتی بەرازگر. دوای بڕیاری بە قەزابوون لە هەمان کاتا بڕیارێکی تری بە ناحیەبوونی کانی ڕەش بووە چەند کەسێک پێشنیار کراون بۆ ئەوەی یەکێکیان لە ناو ئەم کەسانە هەڵبژێدرێ وەکو بەڕێوەبەری ناحیە و وەکو بینایە چەند شوێنێک دیاری کراوە بۆ ئەوی لە داهاتوودا وەکو بینایی فەرمانکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری کانی ڕەش سوودیان لێوەربگیرێت کە لە قۆناغی یەکەم بە شێوەی کرێ ئەبێت و دواتر دەسەکرێت بە دروستکردنی بینایە بۆ ئەم فەرمانگانە بەڵام دوای گەڕانەوەی ناوی یەکێک لەو کەسانێکەوە دەشان نەکرێ وەکو بەڕێوەبەری ناحیە دواتر هەوڵە درێ فەرمانگە ئیداریەکان لەم سنوورە دەست بکەن بە کردنەوەیان و هەروە بکەونە خزمەتی هاوڵاتیانی ئەم سنوورە. دوای بە قەزابوون گرنگێکی زۆر بە سیدەکاندرا و ئەم گرنگە هەر تا ئێستاش هەر بەردەوامەوە بەردەوامیش ئەبێت بێگومان بە قەزابوونی سیدەکان یەکێک بوو لە داخوازەکانی دانیشتوان و هەروەها لە ڕووی ئیداریشەوە زەرور بوو بەهۆی دووری و هەروەها بەتابێت لە کاتی زستاناندا بەهۆی سەختی ڕێگەکان بۆیە پێویست بوو کە هاوڵاتیان لە قەزای سیدەکان پێداویستەکانی ئیداری خۆیان جێبەجێ بکەن بەدەر لەوەش استراتیژیەکی ناوچەکە کە سنوورە لەگەڵ هەریەک لە وڵاتی ئێران و تورکیا بۆ ئەوەی لە داهاتووشدا مەرزی نێودەوڵەتی بکرێتەوە کە ئەمە شێکێکی ترە بێت لە پێداویستەکان لە داهاتوودا و داخوازی دانیشتوانی ئێمەشە بۆیە بە قەزابوونی سیدەکان دەستکەوتێک کابینی نوێم بوو و هەروەها دڵخۆشی دانیشتوانی ئێمەش بوو کە ئومێد بوون کە زووتریش بکرێتەوە بەڵامی تر کە لەم قۆناغەدا کراوە خەڵک سوپاسگوزاری کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی سەرۆکوەزیران.
زۆر سپاس بەڕێز ئیحسان سەلەبی قایمەقامی قەزای سیدەکان. بەڵێ بنێرانی زاری کرمانجی ئەمە تەواوی ئەو زانیاریان نەبوو، دیارە لە سنووری قەزای سیدەکان بە گوژمەی 18 میلیارد دینار پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاوازەکان بە تایبەت لە بواری ڕێگاوبان لە دوای بە قەزاکردنی سیدەکان جێبەجێ کراوە. پلانی حکوومەت بۆ ئەو شارە ئەوەیە کە گرنگی زیاتر بە بوارەکانی دیکە بدەت و لە داهاتوشدا فەرمانگە و بەڕێبەراتی نوێ لە سنووری قەزای سیدەکان دەکرێنەوە.